هەبوونی هەوایەکی پاک و سروشتێکی دڵڕفێن لە جەوێکی بەهاری وادا وا کات لە مرۆڤ کە زیاتر وەرزش ئەنجامدا لە بەیانیانە. لەگەڵمان بن بۆی کە سوودێکی گرنگی ئەنجامدانی وەرزشتان پێ بڵین لە کەسانی بەتەمەندا. توێژەران ئاماژە بەوە دەدەن کە ئەنجامدانی چالاکی دەخ و لەگەڵ ڕۆژێکدا لە سروشتێکی دڵڕفێن لەم شێوەیەدا دەتوانێت بێت هۆی کەمکردنەوەی مەترسی توشبوون بە دڵڕاکی و نیگەرانی لە کەسانی بەتەمەندا. بەپێی توێژینەوەیەک کە لە وڵاتی ئیرلەندا لەسەر زیاتر لە 1650 کەسی سەر و 50 ساڵ ئەنجام درراوە تیا دەرکەوتووە ئەنجامدانی چالاکی جەستەی وەکو وەرزش و ڕاهێنان بە شێوەیەکی بەردەوام و پلانداڕێژراو دەتوانێت بێت هۆی کەمکردنەوەی مەترسی توشبوون بە دڵڕاکی و نیگەرانی لە کەسانی بەتەمەندا بە ڕێژەی لە سەدا بسووسێ. هەروە ئەو کەسانەیشی کە بە شێوەیەکی ئاسایی لە سروشتێکی لەم شێوەیە چالاکی جەستەی وەرز و ڕاهێنان بە بەردەوامی ئەنجام نادەمەست تەنها ماوە ئەنجامی دەدەن دەتوانێت ئەم ڕێژەیە کەم بێتەوە بۆ ڕێژەی لە سەدا 90 کەواتە تاو دەتوانن چالاکی وەرزش و ڕاهێنان لە سروشتێکی دڵڕفێن لەم شێوە ئەنجامدەن بۆ کەمکردنەوەی مەترسی توشبوون بە دڵڕاکی و نیگەرانی. هەمیشەش ساغ و سەلامەت بن. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.